نەخۆشی دڵە زمانیەکان باشە ئەو جۆرە نەخۆشیە لە زگماکەوە هەیە یاخود بە تێپەڕبوونی تەمەن تووشی ئەو نەخۆشیە دەبێت هەردووک ڕاستە هەندێک لە زگماکەوە هەیە لە ناو زگیداکی کە منداڵەکە دەردی عمری ڕۆژەکە دوو ڕۆژ ئیکۆلۆ دەکەی دەبینی دەماوانەکانی دڵی تەواو نییە یاخود دڵەکە کونی هەیە یان دڵەکە تاوا دروست نەبووە دڵ بە خۆی 4 هۆدەیە هەندە منداڵ 1 هۆدەیە ئەو منداڵانە دەبی عملیات بکرێن و ینی هەندێک وەختیان دەوێت هەتا دێگەرنەوە سەر ڕێڕەوی ئاسایی ژیانی خۆیان و هەندە چیش لەگەر عمر دروست دەبی بە تایبەتی ئستا بڵێن لە وڵاتی مەچباوە ئەو منداڵانەی کە زۆر کە منداڵ بوون کە وەختی خۆی پێش 20 ساڵی پێش 15 ساڵی تووشی ئیلتیهابی لەوزەتێن بوون یان ئیلتیهابی سینگ بوون داکەکە بابەکە 2 ڕۆژ عیلاجی دایتێ عیلاجەکە پێ باش بووە هیچکە نەیدایتێ بەخۆی دەبی کۆرسەکەی تەواوکە 7 ڕۆژ بیداتێ شەربەتەکە هەموو خلاصکە یان حەبەکان هەموو خلاصکە ئیلتیهابەکە نیوە و هەرمایە ئەو نەخۆشانە کە دەبنە 25 ساڵ ئەوزە دێنەکەنەوە بە تەنگە نەفەسی دێن زیاتر دەبینی سەمامەکان تەسوک بیتەوە سەمامی ئیکلیلی پێدەن واتە سەمامی لای چەپەی دڵ چونکە ئەو ئیلتیهاباتانە تەرەسوبات بووە لەگە وەقت ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 20 ساڵ هەتا گەیشتە مەرحەلەیەکی کە سەمامەکە تەسک دەبتەوە بەجاو کات بەداخەوە لە عمرێکی گەنج دەبی سەمامەکەی بگۆڕی بۆیە لە ڕێگای بەرنامەکەتانەوە ینی نەسیحەتی ئەوەی دەکەین هەموو جار ڕێنمایی پزیشکی زۆر گرنگە کە ئەگەر نەخۆشەکەشت چابوو دکتۆرەکە عیلاجی لە 7 ڕۆژی لە منداڵێکی 2 ساڵی نووسە لە 15 ساڵی نووسە نەخۆش ڕاستە بە 2 ڕۆژی باش بوو بەس عیلاجەکەی بەردەوام کە بەڵکو ئەوەی ما ئیلتیهابەکە هەموو خلاص دەبی و تووشی ئەو حالتانە نابی پێویست دەکات دووبارە بیبێەوە دکتۆر پشکنینی بۆ ئەنجام دەبێت بزانانی ئیلتیهابەکەی مایە یاخود تەواو بووە ئەگەر عایلەکە وەختی هەبی و دکتۆرەکەش بتوانانی بیبینی باشتر زەرورە مادەم لە داهاتوودا تووشی ئەو نەخۆشیانەی دەکاتن ئەکید زۆر جار ینی متابعەتی تەندروست فۆلۆئاپێکی تەندروست لۆ نەخۆشی زۆر مەشاکری لە کۆڵ دەکاتەوە کە پاش 20 ساڵی لێ دروست دەبی